سەرەڕای سەپاندنی قۆناغی دووەمی سزاکانی سەر ئێران لەلایەن ئەمریکاوە هاتوچۆی مەرجی نێودەوڵەتی پەروێزخان ئاساییە. دوای ئەوەی ئەمریکا دەستی کرد بە جێبەجێکردنی قۆناغی دووەمی گەمارۆکانی سەر کۆماری ئیسلامی ئێران، گەرچی عێراق یەکێک نییە لە وڵاتانەی کە لە مامەڵەکردنی کاتی لەگەڵ ئێران بەخشراوە، بەڵام لە هەرێمی کوردستان و لە ڕێگەی چەند مەرزێکەوە کە یەکێکیان مەرجی نێودەوڵەتی پەروێزخانە، هاتوچۆ و مامەڵەی بازرگانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە. شۆفێران ڕای دەگەێنن هیچ ڕێگریەکیان لەلایەن وڵاتی ئێرانەوە لێ ناکرێت و هاتوچۆ ئاساییە، بەڵام حکومەتی هەرێم بە زیادکردنی گومرگ بۆتە هۆی کەمبوونەوەی هاتوچۆ و بارگرانی بۆ سەرگیرفانیان و زیادکردنی گومرگی سەر چەند کاڵایەکی هاوردەکرا و نیگەرانی لای ئەو شۆفێرانە دروست کردووە. وڵای ڕۆژانی پێشتر جموجۆڵ باشتر و بەس وەکو ئێستا نەوەڵا بە تەواوی کەس بووە. ڕێگریمان لێکری لە موشەوە گومرگیانەوێ زیای بکەن، کێشەمانیش گومرگی خۆمانە. ئێران هیچ ڕێگریەکی نەکردو کە بار هەوار بنێرە یان نەنێرێ، بەس وەکو گومرگی خۆمان ئەڵێ 15 ئەم مانگە گومرگەکە زیایەگرێت، کە زیایشی کرد ڕاستەوخۆ چەمەندۆ و کاشی و چی سقوتەکە. ئەڵێ لەبەرەوەی هین سلێمانی معاملەکان سلێمانی بکەونەویش و ئەمی زەرمەندی یەکەم کاسبە. وەکو من شخصی خۆم سیارەی 4 عایل لەسەرێژێ، 1000 سیارە زیای لە پەروێزخانە هەیە، هەر سیارەیەک وین 3-4 عایلەیە. گومرگیان قسە سەر بارەکان وەک بار چیمەنتۆمانە گومرگیان قسە سەری گومرگیان قورسۆگرێ لە سەریانی تر دەڵێن بۆ 15 لەسەریان تەطبیقەکەن. باگرانی بۆ تا بار کەمەکە خەڵک لەکوێ بار لێراگە گران بێت چیمەندۆ ڕەن سلێمانی چیمەندۆ دێنن لاشی لە ئەرزامی خەڵ لەورات چیمەندۆ سێنێت ترە گومرگە زیاوگەن تاجرەکان دەچنە سلێمانیەوە چیمەندۆ دێنن. دابەزینی بەهای تمەنی ئێرانی و ڕوودانی قەیرانی دارایی لە وڵاتە هیچ جۆرە زیادکردنێکی لە نرخی گومرگی کاڵای هاوردە و هەناردا لەلایەن حکومەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە بە دوای خۆیدا نەهێناوە، بەڵام حکومەتی هەرێم بەنیازە لە 15 ئەم مانگەوە بڕیاری زیادکردنی گومرگ بە ڕێژەی لە سەدادا بخاتە بواری جێبەجێکردنەوە. براکەم ئەڵڵا ئەجی لە 15 مانگە گومرگ زیادەکەن، لە سەدادا زیادەکەن، ئەگەر لۆنشە بێتر عەزیەتمان زۆرە دەن و بۆ توجاری دەری ناکە ئەگەر ئاوا گرانیکردن لەسەرمان. ئەی تا بۆ نەی ڕێگریشەوە عەزیەتمان زۆرە دەن، تا ئەچینەوە بۆ 3-4 سەعات ناچینەوە، هەتا دەرشەچین ئاوایە. ئارە وەڵا نە وەڵا کەس نایە پرسیار بکە، کەس هیچمان پرسیارمان لێ ناکەن. ئارەوە وەڵایی ئیتر ئاوایش نازانم تا 15 مانگ دیارە دابزان زیادەکە یانە. وەڵا ئێمە زۆر زەرەرین زوتمێنین ئەمە لە زەرەرەکەیە. ئارە وەڵا ئارێ وەڵا ئێمە سێ ماڵ لەسەر سیارۆ ژێن. پەیام هەوڵی زۆریدا پەیوەندی بە بەرپرسانی مەرزەکەەوە بکات، بەڵام بە بیانووی سەرقاڵیان ڕەتیان کردەوە لێدوان لەسەر ئەو بابەتە بدەن. هاوکات ڕێگریش لە تیمی پەیام کرا کە بچێتە ناو مەرجی پەروێزخانەوە. مەرجی نێودەوڵەتی پەروێزخان دەکەوێتە خوارووی قەزای کەلارەوە و ڕۆژانە هاتوچۆی بازرگانی و گەشتیاری لە ڕێگەی ئەم مەرزەوە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران ئەنجام دەدرێت. بەپێی ئامارێک ساڵانە نزیکەی لە 150 بازرگانی نێوان هەرێم و ئێران لەم مەرزەوە ئەنجام دەدرێت.